وەکو نەریتێکی ساڵانە هاتوونەتە شاخی گڵەزەردا بۆ بینینی مانگ و دیاریکردنی یەکەم ڕۆژی مانگی ڕەمەزانی پیرۆز. نەوەکانی شێخ حەسەنی گڵەزەردەن ئەوان ڕاستپێردراوی ئەوقافن بۆ بینینی مانگ لە ڕێگەی ئەو تەلەسکۆپانەوە چاودێری بینینی مانگ دەکەن. ئەوان دەڵێن هەور بێت و باران بێت هەر دێنە ئێرە چونکە نەریتێکی باو و باپیرانیانە و لەسەری بەردەوام دەبن. هەورەکە ڕێگریە بۆی ئێمە پرۆسی چاودێریکردن دەست پێ بکەین نزیکە یەک دوو خولێکی تریش خۆر ئاوا بێ پرۆسەکە لە دوای ئاوابوونی خۆرەوە دەست پێەکە. ئێمە بەڵێ لە هەموو بار و دۆخێکە دێن لێرە بۆ چاودێریکردن چونکە کللتوری چاودێریکردنە ڕوانی نیشە حەسەنی گڵەزەردەیە ئێوە ژاتون بەخێرمە سەر چاو و ڕاستپێراوی لێژنەی باڵای بینی نشین ئێستا ئەوانیش پیان خۆشەکە لێژنەیەکیان بەم شێوەیە چالاکانە واقعەکە جێزنەوە کە لێژنەکانمان بەم شێوەیە وەکو متمانەیەک بۆ خەڵکی موسڵمانی کوردستان کە ئێمە بەم قۆناغا ئەو بۆنە ئاینەکان سروتە ئاینەکان ڕاگەێنین دڵنیام ئەگەر ئێمە لێرەوە مانگ ببینین لەسەر قسەی ئێمە ئەڵێن بەیانی ڕەمەزانە یاخود جەژنە. بەهۆی خراپی کەش و هەوا و هەورەوە مانگیان نەبینی. نەوەکانی شێخ حەسەنی گڵەزەردە دەڵێن پێشتر لە ڕێگەی ئەم شاخەوە چاودێری مانگیان دەکرد بەڵام ئێستا تێلسکۆپ بەکاردێنن. ئێمە هاتین لێرە لەگەڵ ئەو خۆشەویستانە بەهۆی بینینی هەورەوە مانگ نەبینرا بە حکمەوەی کە هەور بوو پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم دەفەرمی ئەگەر هەور بوو 30 تاوکەن فإن غم عليكم فأتموا 30. لەبەر لێرە کە هیچێکە لەو شوێنانی کە مانگی لێوە بینرێت وەلەو هێشتا بڕیار نەدراوە لێرە نەبینرا لەبەر هەورێکی زۆر لە شوێنی ئاراستەی بینینی مانگەکەەوە لەبەرەوە ئێرە وەکو ئێرە نەبینرا و ماوەی 11 ساڵە ئەوان بە بەردەوامی لە سەرەتای هاتنی مانگی ڕەمەزانی پیرۆز و کۆتایی مانگی ڕەمەزان لە ڕێگەی تەلەسکۆپەوە چاودێری مانگ دەکەن. لە ماوەی ئەو 11 ساڵەش تەنها یەک جار مانگیان بینیوە و لەسەر شاهیدی ئەوان کراوە بە ڕەمەزان دەشڵێن لەو نەریتە بەردەوام دەبن و کارەکەیان بە گەورە و پیرۆز دەزانن. ڕامی عوسمان کەناڵی پەیام سلێمانی.